هەوڵی دزینی جانتایەک خستێ زیندانەوە و کاروانسەراکەی کۆیەش مەترسی لەسرە. سڵاوتان لەبێت. عایشە جەعفەر ژنێکی دانیشتووی گەڕێکی ئاشتیە لە سلێمانی. ماڵەکەی خۆی کردوتە نمونەیەکی جوانی ژینگە دۆستی. بە جۆرەیەک ماڵەکەی لە ناو گوڵ و گوڵزارداون بووە و هەر کەسێک بە کۆڵانەکەیە تێپەڕێت مەحاڵە جوانیەکەی ئەو ماڵە سەرسامی نەکات و بۆنی گوڵەکان ئارامی پێنەبەخشێت. دایە عایشەیە کە خاوەنی هەژ منداڵە. گوڵەکانیشی وەک منداڵەکانی خۆی سیر دەکات و ڕۆژانە قسەیان لەگەڵ دەکات. بۆنی خۆشی گوڵەکانی عایشە گوڵ تەواوی گەڕەکەکەی تەنیوە و حەوشەکەی بە کەلوپەلی کەلەپوری وەک کورسی و جاجم ڕازاندۆتەوە کە مرۆڤ دەباتەوە بۆ ساڵانی هەشتاکانی سلێمانی و ئەو وەک ئەندازیارێکی سروشتی بێبڕوانامە شارەزایەکی تەواوی لە چاندن و بەخێوکردنی گوڵەکان هەیە و حەز دەکات زیاتر گرنگی بە بابەتە کولتوریەکان بدات. لە نێو قەرەباڵەخی بازاری هەولێر و بەتەنیشت چایخانەی مەچکۆ گەنجینێکی هونەری شاراوە هەیە کە کەم کەس پێی ئاشنا بووە. ئەویش دوکانی جەیمز زێڵدا سەراجە. لە دوکانە بچووکەکەی جەیمز کە بەشێکە لە چایخانەی مەچکۆ بۆنی چەرم تێکەڵ بە مێژووی هەولێر بووە و جەیمز بە هونەری دەستەکانی چەندین بەرهەمی نایابی وەک جزدان و جانتا و قایشی پانتۆڵ لە پێستە دروست دەکات. سەرەڕای ئەوەی دوکانەکەی جەیمز تەنیا 4 مەتری 4 گۆشەیە و لە گۆشەیەکی بچووکی مەچکۆ دەچیتە لای، بەڵام 33 ساڵ ژیانی ڕۆژانەی لەناو ئەو دوکانە بەڕێ دەکات و دەستی لەو کارە بەرنەداوە. پۆلیسی سلێمانی دەستگیرکردنی تۆمەتبارێکی دزیکردنی ڕاگەیاند کە شێوازی و هەوڵدانەکەی هەر لە فلیمەکاندا بینیومانەوە بە کۆمەڵگای کوردی نامۆیە و پێشتر شتیوامان نەبینیوە. ڕووداوەکە لە گەڕێکێکی قەزای سەی سادق ڕوویداوە. بەپێی ئەو ڤیدۆی پۆلیس بڵاوی کردوتەوە خانمێک بەو گەرمایە دەگەڕێتەوە بۆ ماڵ. تاوانبارێکیش بە سواری ماتۆڕەوە فرسەتی لێدەهێنێت و دەیەوێت لە پشتەوە جانتاکەی بڕفێنێت و بیبات. بەڵام خانمەکە کاردانەوەی دەبێت و هەوڵەکەی شکست پێدەهێنێت. تۆمەتبار ڕەنگە نەیزانی بێت لە کامێرەی چاودێریەوە دەرچووە. پۆلیسیش بە سوود وەرگرتن لەو گرتەیە کاکی تۆمەتبار دەدۆزێتەوە و دەستگیری دەکەن. ئەویش کە لە گرتە ڤیدیۆکە خۆی دەبینێتەوە مناقەشە ناکات و دان بە تاوانەکەی دادەنێت. کاروانسەرا دێرینەکەی کۆیە کە بە خانی گەورەی کۆیە ناسراوە تەمەنی زیاتر لە 109 ساڵانێک سەنتەری بازرگانی گرنگ بۆ لە نێوان هەولێر و سلێمانی و کەرکووک و مووسڵ و بەغدا و هەردوو بەشی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان. بەڵام ئێستا بێنازە و مەترسی ڕووخانی لەسەرا. خانەکە 165 ساڵ لەمەوبەر لەلایەن مەحموود ئاغای غەفووری کە برا گەورەی غەفووریەکانی کۆیە بۆ دروستکراوە و لەو کاتەشەوە بازرگانەکان بەرهەمەکانی خۆیان لە شارەکانی ترەوە هێناوە و لەو کاروانسەرایە مامەڵەیان پێوە کردووە. ئێستا خانەمێژوویەکە بەهۆی کۆنبوونیەوە مەترسی لە ناوچوونی لەسرە. هەرچەندە بەڕێوەبەری فەرمانگەی شوێنەواری کۆیە بە 1964 وت کە دەرخستیان بۆ کردو و بەرزیان کردوتەوە بۆ سەرەوەی خۆیان، بەڵام بە پاساوی قەیرانی دارایی وەڵامیان وەرنەگرتووە. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە ئەمڕۆ هەواڵێکە بوو لە ناو پارکی سامی عەبدوڕەحمان منداڵێک لەلایەن سەگی بێلانەوە پەلامار درراوە. پەیامنێری 1964 ڕۆشتە نەخۆشخانە و لەوێ قسەی لەگەڵ خاڵی منداڵەکە کردووە. ئەو باز لەوە کاتکە لە ئاهەنگێکی بوو گواستنەوە بوون منداڵەکە لەو کاتەدا ڕۆشتۆتە بەشی یاریکردن ویستوێتی یاری بکات، بەڵام کۆمەڵێک قسەک لەوێ پەلاماریانداوە و هەموو گیانیان بریندار کردو و جێگەیەک لە گیانی نەماوە کە بریندار نەبوو بێت. ئێستا منداڵەکە لە نەخۆشخانەیە و لەژێر چاودێریدایە و خاڵی باز لەوە کات منداڵەکە ڕۆشتۆ یاری بکات، بەڵام لە بری یاریکردن سەگ پەلاماری داوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.